مامۆستایەکی بەڕێز لە تقریبا 1970 وتی ڕۆشتین بۆ حەج، مامۆستای خۆمان بوو لە دهۆک، نەماوە خوای گەورە لی خۆش بێ. وتی کاتێک کە ڕۆشتینە خزمەتی ئیمامی ئیبن باز کە ئەو عالمە گەورە بە ڕەحمەتی خوای لەبێت تەلەفۆنێکی لەبەردەماوە، تەلەفۆنی عەرزی ئەو کاتە ئەوە هەبوو، ئەم مۆبایلەی ئێستا نەبوو. دەفەرمێ هەندێک جار پرسیاری بۆ هات بە تەلەفۆن جوابێدایەوە. ئەم عالمە گەورە کە موفتی سعودیە بوو، عالمێکی گەورەی ئیبن باز ڕەحمەتی خوا لێبێ، مەشهور و بەناوبانگە، ئەڵێ وەڵی سەیری ئیبن بازمە کرد کاتێک کە تەلەفۆنەکەی هەڵەگرت، پرسیارەکەی گوێ لە پرسیارەکە ئەگر وەڵی زمانی ئەجوڵا زیکری خوایە کرد، تاوان نابی نبوو، چاوی نەبوو. ئەڵێ کاتێک کە تەلەفۆنەکەیشی دانا هەر زیکری خوایە کرد، وەڵی ئەم بینی ئەو پیاوە بەردەوام زمانی دەجوڵا، بەردەوام لێوی دەجوڵا، چونکە ئەوان بەڕاستی خوا دەناسن. ئەگە پێت خۆشە خوا لەگەڵ تا بێ لێوت بجوڵێنە، کە لێوت جوڵان خوا لەگەڵ تۆدایە، مەلایکەی لای ڕاستیش ناوەستێ نووسین بۆ تۆ دەکات. ئەگەر پێت خۆشە قەڵەمەکەی بەردەوام خێر و چاکە بۆ تۆ بنووسێ لای ڕاست، چاکە بکە، زیکری خوا بکە، قورئان بخوێنە، بە ئیزنی خوا تۆ بەختەوەر دەبیت.